لێرەدا کۆبووینەوە بۆ ئیدانەکردنی هێرش و پەلامارەکانی سوپای فاشیزمی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و ئەو داگیرکاریانەی کە لە عێراقدا دەیکات. هەر بۆیە ئێمە سەری ڕێز و نەوازش دانوێنین بەرامبەر بەو شەهیدانەی کە گیانی خۆیانیان بەخت کردووە بۆ پاراستی خاک و نیشتیمانی هەرێمی کوردستان. لە هەمان کاتە پشگیری خۆمان وەک دایکان وەکو ژنانی باشوور بۆ هەموو ئەو ڕۆڵانەمان ڕاگەێنین کە ئەمڕۆ لە سەنگەرەکاندا لە چیاکاندا بەرگری ئەکەن بۆ پاراستی شەرەف و کەرامەتی تاکی باشوور و بۆ پاراستی خاکی باشوور. هەر بۆیە پێویستمان زانی کە ئەم لێدوانە بگەێنین بەگوێی دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان و لێرەدا ئێمە ئەمانەی بۆ بەوان بەڵێن کە ئێمە و دایکان هەرگیز لەگەڵەوە نییە نیشتیمانەکەمان بەداگیر بکرێ و لەگەڵ ئەوەشانی ڕۆڵەکانمان کەوا لەژێر دەستەییدا بناڵێنێ کە ئەمڕۆ ئێمە ئامادەین کە ڕۆڵەکانمان بەختکەین بۆ نیشتیمان مانای ئەوەیەکەوە نیشتیمان لە پێش هەموو شتێکەیە. بۆیە جارێکی کە پشگیری خۆمان بۆ هەموو ئەو شەڕەوانانە ئاڕاگەێنین کە لە سەنگەرەکانە بۆ پاراستی خاک و نیشتیمان گیانی خۆیانیان باز کردووە و بۆ ئەو شەهیدانەش دەڵێن کە شەهید نامرێ و بۆ دایکانش دەڵێن کە ئێمە خاوەندارەتی لە ڕۆڵەکان و شەهیدانی ئێوە دەکەین. ئێوە سمبولی ئازادی کوردستانن، ئێوە سمبولی پاراستنی خاک و نیشتیمانن. ئێمە بە هەمومانەوە ئەتوانی کەوا خاک بپارێزین. بۆڵێ جارێکی کە دەڵێن نا بۆ داگیرکاری بژی یەکریزی کورد بژی پاراستنی خاکی هەرێمی کوردستان.